بارزانی باسپێکی شەلەوە دەچێتە کێبڕکەی گەورەکانەوە. کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆمار لەلایەن بارزانیەوە وەک ئەوە وایە بەشداری پێشبڕکەیەکی گەورەیە سواری بکەیت باسپێکی شەلەوە. هۆشیار زێباری لە دوای ساڵی 2014ەوە بە بەردەوامی لەناو حکومەتی عراقدا ئامادەی هەبووە، چەند ساڵێک وەزیری دەرەوە و چەند ساڵێکیش وەزیری دارایی عراق بووە. لە ناوەڕاستی ساڵی 2016دا بەهۆی چەند دۆسیەکی گەندەڵیەوە کە لەلایەن پەرلەمانی عراقەوە بۆ لێپرسینەوە بانکرایە پەرلەمان و پرۆسەی لێپرسینەوەکەش لەلایەن پەرلەمانتار دکتۆر هەیسەم جبوری ئەندامی دژنەی دارایی پەرلەمانەوە بەڕێوە چوو. تۆمەتەکان پەیوەست بوون بە گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و دیارنەمانی پارەی دەوڵات کە کۆی گشتیان نزیک دەبەوە لە $9 ملیار. لە بەرەوەی پەرلەمان وەڵامەکانی زێباری بەدڵ نەبوو، دەست پێ لە کارکێشانەوەی خرایە دەنگدانەوە و بە دەنگی 156 پەرلەمانتار متمانەی لێ سنرایەوە و لە پۆستەکەی دوور خرایەوە. الاستجواب لم يكن استهدافا سياسيا ولم يكن استهدافا شخصيا أبدا، إنما كان استهداف للفساد وبؤر الفساد في داخل الحكومة، وهذا دورنا الرقابي. هەرچەندە دۆسیەکەی هۆشیار زێباری لە دەستەی نەزاهەوە ڕەوانەی دادگا نەکرا و نەبووە دۆسیەکی قەزایی، بەو هۆیەشەوە هۆشیار زێباری چانسی ئەوەی هەیە سەرڕایبوونی ئەو دۆسیە گەورەیە لەسەری خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید بکات، بەڵام دۆسیەی دەرکردنەکەی لەسەری اختلاس و گەندەڵی تا هەتایە لەگەڵیدا دەمێنێتەوە. بە بڕوای زۆر کەس کاندیدکردنی هۆشیار زێباری لەلایەن بارزانیەوە دوو هۆکاری هەیە. یەکەمیان بارزانی دەیەوێت تۆڵی شکستەکەی 2018 بەرامبەر یەکێتی و بەرهەم ساڵح بکاتەوە، کاتێک کاندیدەکەی لەناو هۆڵی پەرلەمان لە بەرامبەر بەرهەم ساڵح کێبڕکێکەی دۆڕاند. أقسم بالله العلي العظيم أن أؤدي مهماتي ومسؤولياتي القانونية بتفان وإخلاص، وأن أحافظ على استقلال العراق وسيادته. زۆر کەس پێی وایە هێشتا و برینە لەسەر دڵی بارزانی ساڕێژ نەبوو و دەیەوێت تۆڵەی ئەو دۆڕانە تاڵە لە بەرهەم ساڵح بکاتەوە. هۆکاری دومی کاندیدکردنی هۆشیار زێباریش گێڕانەوەی ڕەدی ئەعتیبارە بۆ هۆشیار زێباری، کاتێک لە 2016دا لەلایەن زۆرینەی شیعەکانەوە لەسەر گەندەڵی لە پۆستەکەی دەریان کرد و ناردیانەوە بۆ کوردستان. لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عراقەوە تا ئەمڕۆ یەک جارەوە ڕوویداوە کە بەرپرسێکی باڵای کورد لەسەر گەندەڵی دوور بخرێتەوە و ڕەوانەی کوردستان بکرێتەوە. ئەو تەنها جارە و ئەو کەسەش هۆشیار زێباری بوو کە خاڵی بەرزانیە و بە یەکێک لە ڕەمزە سەرەکیەکانی بنەماڵی بەرزانی هەژمار دەکرێت. کاتێک بەرزانی هۆشیار زێباری دەخاتە بەردەم ویژدانی کوت لەو پەرلەمانتارە عەرەبیەکان هەمووان بیریان دەکەوێتەوە. ئەمە هەمان ئەو کارکتەرەیە کە 8 ساڵ لەمەوبەر بۆ بەرزانیان ناردەوە و ئەمڕۆ بەرزانی وەک تەحەدایەک هێناوێتەوە بەردەمیان. ڕاستە بەرزانی لە ناو چوارچێوەی هاوپەیمانەتێکی گەورەی وەک سەدر و حەلبوسیدایە، بەڵام دەنگدان بە هۆشیار زێباری بە تەواوی هاوپەیمانەکانی ئەحراز دەکات، بە تایبەت موقتەدا سەدر کە دروشمی ڕاماڵینی گەندەڵکارانی بەرز کردوێتەوە هەروە ئاسان نییە بە ئاشکرا شەق لە مێژووی دروشمەکانی خۆی هەڵبدات و باوەش بۆ زێباری بکاتەوە. خەڵکی عراق بیریانە کە ساڵی 2016 پەرلەمانتارانی سەدر یەکەم کەس بوون کە بۆ دەرکردنی هۆشیار زێباری دەستیان هەڵبڕی و بە دەنگی ئەوان دوور خرایەوە. ئێستا چۆن دەتوانن بە دەنگی خۆیان بیکەن بە سەرۆک کۆمار؟ بابەتەکە هەر بە تەنها ئەوە نییە کە هۆشیار زێباری لەسەر و دۆسیە دادگایی دەکرێت یاخودنا، بەڵکو پەیوەندی بە لەکەیەکی سیاسیەوە هەیە کە هەتا مردن بە دوای هۆشیار زێباریەوەیە. تەنانەت ئەگەر هۆشیار زێباری بش بێتە سەرۆک کۆمار، ئەوە دۆسیەی گەندەڵیەکانی وەک کابوس شوێنی دەکەون بۆ ناو کۆشەکەی و هەر ڕۆژەی لە شەقام و میدیایەکەوە دۆسیەکانی بۆ گەرم دەکرێتەوە و دەخرێتەوە بیری کە هەر ئەو سەرۆکەیە لە ڕابردوودا بەهۆی گەندەڵیەوە لە پایتەخت دەرکراوە. بۆ یەگەرچی پارتی براوەیە و بارزانیش نەشئەی سەرکەوتن گرتوویەتی، بەڵام ئەوە سپەی نردوویەتە پێش بڕکێکەوە هەر لە سەرەتاوە قاچێکی شکاوە و ئەوەش دەرفەتی سەرکەوتن لە بەردەمیدا کەم دەکاتەوە.